بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن لە هەڵکشانی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژانە ئامارەکان ڕوو لە زیاد بوونە، بۆیە پزیشکان داوای خۆپارێزی زیاتر لە هاوڵاتیان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەکەن. ڕۆژی کۆرۆنا سەر نەخۆشخانەکەمان زۆر بەداخەوە کە ڕۆژانە نەخۆش ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە. وەڵام نەخۆشخانەی کە ئێمە لایەمەش زۆری لاکن هەمویان کە ئەگەنە لای ئێمە تەواو کۆرۆناکە تاسیری تێکردو چکێرەوەکو تەواریکی کۆڤید وایە ئێرە سەد ناو نەخۆشخانە 37 نەخۆشمان لایە باری تەندروستیسیانیان زۆر ناجێگیرە. ئێمە کە لێرە نەخۆشمان زۆر بێت پەنابێنە بەر شەید ئاسۆ و بەر شەید هێمن کە تەلەفۆنەکەین ئەوانیش بەداخۆ جێگەیانی و جاری وایە لە هاوڵاتیانیش حراجە بین کە نەخۆشیشیان نەبێت پێمان لە جێگە نییە مەسەلەن زۆر پێمان ناخۆشە بەس بەداخۆ مەسەلەن ڕۆژانە خەڵک پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نابێت مەسەلەن نەخۆشەکە زۆر زیادی کردو. ئێمە داواکەین لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن کەمامە بەستن کە زەرورترین شتە، ینی بەس کەمامەیە ئێستا هیچ کەرەنتینۆ شتانە ناتوانانی بەسەر خەڵکا بیسەپێنی بەس کەمامە توانێت تۆزیان ڕەوشەکە هێورکاتەوە. هەڵکشانی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ساڵانە لەم وەرزەدا پەتایوەرزی بڵاو دەبێتەوە. ئەمەش ترسی زیاتری لەسەر باری تەندروستی دروست دەکات. کۆرۆنا زۆر ڕووی لە زیادبوون کردووە. ئێستا حالێن نەخۆشخانەکەمان 37 نەخۆشی لێ کەسیانیان باری تەندروستیان ناجێگیرە و ڕۆژانش نەخۆشی زیاتریت کە هەموو نەخۆشخانەکان هەم خەسخانەی جمهوری هەم شەید ئاسۆ هەم ئێرەش بە تاوی بەرەو لێواری پڕبوونە ڕات. داواکانی لە هاوڵاتیان زیاتر پامەندی ڕێنمایە تەندروستیەکان بن ئەو زیاتر تێکەڵاو بوون کەم بکەنەوە. بەڕاستی لە ئێستا کە بەرەو مۆسیمی پاییزە ڕۆین زیاتر لەگەڵ فلۆکانی کە ترا تێکەڵە بێ ئەنفلۆنزای وەرزەکانی ترا تێکەڵە بێت کە ئەمە زۆر زەحمەتە بۆ ئەوەی جیا بکرێتەوە. بەڕاستی زۆربەی ئەو نەخۆشانشی کە ئێستا لێرن هەمویان ئەو کەسانن کە کەسانی بەتەمەنن و ئەوانن کە تێکەڵاوبوونی زیاتریان کردووە لەگەڵ خەڵکیە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان 423,526 پشکنین ئەنجام درراوە، لەو ڕێژەیە 41,732 توش بوون و هەروەها 26,921 چاک بۆتەوە و 1,536 کەسیش گیانیان لەدەستداوە. تکاو داوای تەندروستی لە هەمووان ئەوەیە دوورە پەرێز بن و تاکپارێزی ئەنجام بدەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.